نيري أمريكي سردان عراقي دكا جبو دانستاندنا للسرپرسن آبوری و اولکاریه اندامه که کرد پارلمان ترکیه جه پارتی HDP جه دنگ امریکا را بحث اگری گرتنا پارتی خود دکا و آزادی روزنامه‌وانان لحریم کردان لسوریه لگورا راپورتا چاودریا نفنتوی مافی مروان ده چه آزده دم باش بخير هاتن برنامج كورت كونكشن جي دنجي أمريكا لواشنطن دم جمير حفتي سبدا روجا سي شمي داخل الشمو هيفيا دم خوش جوارادكا ده دوشمه بريت ماكورك بيجوانيري تعيبتي أمريكي لرشلاتا نافين لبغداد دانستان ديقل سرك وزير العراقي محمد شيع السوداني كرن هر دو برپرسان پیوندین دو آلی و پیوستیا بردوامیا تیکوشینا لدیجی تیرو ریگو تو بیش کرونو هر وسا ریکن خورد کرنا پیوندین گشتین هر دو ولاتان ماکورک رایداره یان راوشکاره کش کاسپی جبو رجلاتا ناوین و باکوری افریقا پشت راست کرک و امریکا پشت گیریا هیزین عراقی دشار روانده لدیجی داعش دکاوی پشتوانیا امریکا جبو ریفورمن حکمت دی ساکتور انرژی دجی پشت راست کرن و هر وسا پشتوانیا جرخانه آبوری و شرل دیجی گوهرتنا جینگه جی پشت راست کرنونر امریکی کیف خوشیا خوشی دیار کرد جبو سردانا دهاتیا وزیر دروی عراق فؤاد حسین جبو واشنطن به مبستا دانستاندنان درباره رکتنا چارچوبی استراتیجیکا دنبرا واشنطن و بغداد آیا ابی مبستی سردانکی بریت ماکورک با عراق و هریمی کردستان لم کاتدا چی بی و ابی لانشی عکان هاو پیمانی سرک وزیرانی عراق چه هنگاوی برین لدیجی راگاندنکانی پیش چند روزی که پیش نیازی مانوی هزکانی امریکا لعراق دکات سنور کریم به امری دنگ امریکا لسلیمانی لگل من دایم کاتد باش سنور خان ابی سردانی بریت ماکورک بو لم کاتدا بچه مبستیک بتهم بو بغاو و چاوروان دکری به تهولیریش. والله دخيل أم كاتتان باش وروشتان باش طبعا سردانكي بريك مقدورك لكاكيكا حوكاكا لقل آلوزيكاني آلوز سياسي كاني نيواني في بارتي أو آلوز يعني كلنا خوي بقشي هرمي كردستان هن وفيوز بآلوز سياسي كاني نيوان حكومتي هرمي كردستان وعراقي شوية بفيزانيا ريكاني إما كبريك مقدورك نروك وخوشتان زانمتا لقل هريك لمسعود برزاني سروكي هرمي كردستان وسروكي حكومة هرمي كردستان ودواتري هو بريار ولدواني وروي أمرو دا لقل هريك لباب الطالباني وقبار طالباني كوب بيتوا ديار سردانكي بريك مقدورك بقولك دبيتوا كأو ألوز يعني معوي في زور لهرمي كردستان لنيواني كتي بارتي دروز وفي وتون ديار أمريكا كان زور نيجران اللي مخلوصتوا اليوم نارزاي نيواني كتي بارتي كان وتون اما بوخوي رجع خوش كره بوي ايران سود لعوزه كان نيوان يكتي بارتي وربغري لهمان كدا هر اوج ري خوش كره بوي لقى حكومه العراق جدال بروي تناكوتي هي الهرمي كردستان نتوان بفاكيجي في هاوبشي كردستانيانا بجاري فرس سياسي فرس جرينجا كان ناو حكومتكي محمد شيع السوداني ببن ويجي كثير لتوركان براي تشاوديران وبفيزانيا كان يشكباس كراوا بس لما كرسيا كان يسر هالبانوي داعش كراوا لناو عراق دا چونك ام آلوزيانا ام ناكو كان نيوان لان سياسي كان العراق دا كده شيء لقنا في دهات دا كومولك مترسي امني بو هرمي كردستان وبو دستوتاكاني ولاتاني الهيزي زاري كردستان بدستان بالي دەمویست سنوور باسی بابەتێکی تر بکەم کە پەیوەندی بە قسەکانی شیع سوودانی بوو بە ڕۆژنامەیەکی ئەمریکی گوتبوو پێش چەند ڕۆژێک کە داوای مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکاتن ئەمە ناڕازایەکی توندی هاوپایمانە شیعەکانی سوودانی لێکەوتەوە ئەمە فشاری دوولایەنی ئەمریکا و شیعەکانە بۆ سەر سوودانی دخيل لإستاذ من البلاني يقول لنا عراقها هي لبرويك يوسط بدوخي أمني إيران ولا لبرويك لما كان الرابردودا أمريكا لرجي بانكي ناوان ديو شاري خصوصا حكومة عراقي وأجدال كردونة وكلا عراق ولا هرمي كردستاني شو بدياري كراوي بريك $1 دولار فروشراوة بإيران وولاتاني دراوسي
ئەمە مەترسی ئەمریکەکانی ناچارتر بۆی کە فشار لەسەر بانکی نێودەوڵەتی یاخود بانکی اتحادی دروستکەن بۆی کە خستنە ڕووی بازار یاخود خستنە بازاری دۆلار کەم بکەنەوە. ئەمە ژوای لە شیعەکان کرد بگەنە ئەو بەتایبەتی و لایەنە شیعانەی کە خۆیان بە نزیکی سیاسەتەکان و ئەجەندای ئێرانەزان لەناو عێراقدا مەلەفی خستنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا جارێکی تر لەناو عێراق زیندوو بکەنەوە. بۆیە لە هەموو لایەکەوە هەم لەلایەن ئەمریکەکانەوە هەم لەلایەن ئێران و شیعەکانی ناو هەرێمی ناو عێراقیشەوە شارێکی زۆری لەسەر محەممەد شیع سوودانی و حکوومەتەکەی دروست کردووە. بۆیە دەرەنجام محەممەد شیع سوودانی پێویستە باڵانسی سیاسی لە عێراقدا بپارێزێ و ئەوە بە جۆرێک لە خیفاوێکی سیاسی و پاراستنی هاوسەنگی سیاسی لە عێراقدا لێک دەدرێتەوە. بۆیە کە یعنی بە ئەمریکەکان بڵێ کە من هاوکاتم واتە ڕازین بەمانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناو عێراقدا و لە هەمان کادا بۆی کە ململانەکان بۆ شێوە قوڵتر نەبرۆن چکە دەخی بیرمان نەچێت پێ دەچێت لە قۆناغەکانی داهاتوودا یەکێک لەوانەی کە بە سیستانیە ئەفو سۆدرە لە ناو عێراقدا کە ناکۆکە لەگەڵ حکومەتەکەی محەممەد شیع سوودانی پێ دەچێت جارێکی تر شەقام بەهۆی گرانبوونی دۆلار شەقام بجوڵێنەوە خەڵک بهێنێتەوە سەر جادە لە هەفتەی ڕابردووشدا ئەو ئەکشنەمان بینی ئەو باشە ئەو لایەنەی کە دژی مانەوەی هێزەکانی ئەمریکان ئەبێت چه هەنگاوێک دژی سوودانی و سیاستەکانی و ئەو وەزعە بەگشتی چه هەنگاوێک بنین یعنی بە تایبەتیش خۆیان لەگەڵ سوودانی بوونە ئێستا لەگەڵ نین و بە تایبەتیش بێژگە لە بابەتی ئابووری و مەسلەی دۆلار ئەدوانن چی بکەن ئەو لایەنە دەتوانن چی بکەن؟ دەخیل لە ڕووی جەماوەریەوە لە بیرمان نەچێ ڕاستە ئەوان ئێستا لە دەرەوەی هاوکێشە سیاسیەکانی عێراقن وەکو حکوومەت و پەرلەمان و ناوەندەکانی بڕیار بەگشتی ئەوان لە دەرەوە بە تایبەتی هێزێکی وەکو سەدر بەڵام لە ڕووی پێگەی جەماوەریەوە خاوەن پێگەیەکی جەماوەری بەقووەتن. هەفتەی ڕابردوو لە جومای ڕابردوودا بینیمان نوێژی بە کۆمەڵ ئەنجامدرا لە ناو خاکی عێراقدا. ئەمە بۆ خۆی یعنی پیشاندانی هێزی جەماوەری سەدر بوو بە محەممەد شیع سوودانی وەکو جۆرێک لە هەڕەشە لێک دەبێتەوە لەسەر حکوومەتەکەی واتە ئەگەر نەچێتە ژێر خواستی شیعەکان نەتوانێت دڵی ئەوانیش لەناو حکوومەتەکەیدا ڕازی بکات پێ دەچێت لە داهاتوودا جارێکی تر لۆت لەسەر حکوومەتەکەی سوودانی دروست بکەن و یعنی دوور نییە ئەگەر جارێکی تر حکوومەت بەرەو لێکرازان و لێکەڵۆشانەوە بڕوارەی عێراقدا شەقامی عێراقی جارێکی تر ڕوبەڕووی پێکدادان و ئاڵۆزی و خۆپیشاندان و ئەوانە ببێتەوە. سنوور کەریم پەیامنەری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵمان بوو. زۆر سوپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوێنێ بورجی ئێڤڵ لە پاریس بە دروشمی پشتیوانی لە خۆپیشاندەرانی ئێران و خەباتی ژنانی ئێران بۆ مافی زیاتر ڕۆناک بوو. دوای 4 مانگی خۆپیشاندان بەهۆی مردنی ژینە ئەمینی لە زیندانی پۆلیسی ئاکا لە تاران تاوەری ناوداری پایتەختی فەرەنسا دروشمەکانی ژن ژیان ئازادی و ڕاگررتنی لە سێدەرەدان لە ئێران نمایش کرا. هەفتەی ڕابردوو فەرەنسا وەک وەڵامی لە سێدەرەدانی هاوڵاتیەکی بریتانی بە ئەسڵ ئێرانی کە تۆمەتبار بوو بە سیخوڕیکردن دیپلۆماتکاری باڵای ئێران بانکهێشی کرد. ئێران بەردەوامە لە ڕاگررتنی هاوڵاتیانی فەرەنسی کە پاریس دەست بەسەر و گرتنی ئارەزومەندانە ناوی دەباتن. و کاربەدەستانی بریتانیش بەڵێنی وەڵامی توندیان داوە وەک تۆڵە بۆ لە سێدەرەدانی عەلی ڕزا ئەکبەری بە تاوانی سیخوڕی بۆ دەستگای هەواڵگێری بریتانی. ئایا کەی هەڕەشەی دژی ئێران دەبن بە هەنگاوێکی پراکتیک؟ دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆلەر و چاودێر و شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن باشترین کەسەکە وەڵامی پرسیارەکانمان بداتن. دکتۆر ڕێبوار ئەم کاتت باش. یعنی خۆمان بینیمان کە لە ڕۆژی شەمەوە بریتانیاوە لە سەرزاری کاربەدەستان سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەش دەڵێن کە وەڵامێکی توندیان دەبێ بەرامبەر ئێران بەهۆی کوشتنی ئەو هاوڵاتیە. ئەبێ ئەم هەڕەشانە کەی ببنە هەنگاوی پراکتیک؟ تا ئێستا بەڕاستی تەنها هەڕەشەیە هەڕەشەی زۆر توندە کە ڕەنگە پێشتر من لە
لە سێدارەدانی فەرزاد بازۆف کە لە عێراق ئەعدام کرا بیست بێتم. ئەمە گومانم نییە ئێستا لە پشتی پەردەوە پەیوەندی زۆرە لەگەڵ هاوپەیمانانی بەریتانیا بە تایبەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپا. ئایا چ جۆرە هەنگاوێک دەنێن لە بەرامبەر لە سێدارەدانی ئەکبەریدا دیار نییە، بەڵام کۆمەڵێک بژاردە هەیە لەوانە ئەتوانن بڵین ئابلوقەیەکی زیاترە خەنە سەر ئێران، لەوانە ئەتوانین بڵین پرۆگرامێک دانێن بۆ پشتگیریکردنی پرۆتێستی ئێران، ئەتوانین بڵین هەندێک لەو بەرپرسایە باڵانەی ئێران کە بەرپرسن لە بڕیاری لە سێدارەدانی ئەکبەری فشاریان بخێتە سەر بۆ نمونە نەهێڵن سەفەر بکەن، دەرامەتیان بڵین ببەسرێت لە ئەوروپا. یعنی هەنگاو زۆرە. حاڵی حاضر بەڕاستی هیچ دیار نییە، هەڕەشەیە بەس هەڕەشەی زۆر زۆر تونگە. بەڵام یەک داواکاریەکی گشتی هەیە، یعنی وەکوبری لە چەند لایەنێکی ئەوروپی، چەند وڵاتانی ئەوروپی یەک داواکاری ئەویان هەیە کە باس لەوە دەکەن ناوی سوپای پاسداران بێخنە لە سیتیرۆرەوە. ئەمە بە چ قۆناغێک گەیشت؟ یعنی هەندێکیان بە ئەوە دەن ئایا بوو بە وەکوبرنی بڕیارێکی فەرمی لە وڵاتانەوە؟ هێشتا نەخێر من جۆم لێ نەبوو بێ بە فەرمانێکی بێ بە فەرمان، بەڵام دیارەوە هەنگاوێکی زۆر تون دەست، چونکە سوپای پاسداران تەنیا سوپا نییە، تەنیا هێزی ئاسایش نییە، بەڵکو هێزێکی ئابووری زۆر گەورەیە لە ئێراندا. هەروەها ئەتوانم بڵێم هێزێکی ئەوەی کە پێڵێن عەقایدیە، هێزێکە کە داپۆشیکاری ڕژێمی ئیسلامی ئێرانە. ئەگەر ئەو هەنگاوە بنێن، ئەوە ڕەنگە کاریگەرترین هەنگاوە بێت لەسەر ئێران. جاو هەنگاوە چۆنە؟ ئایا سەرکردەی سوپای پاسداران ئابڕۆقی ئەخرێتە سەر سەفەر نەکەن بۆ دەرەوە؟ ئایا دەرامەتیان لە ئەوروپا ئەبەسرێ؟ بۆ نمونە حسابی بانکیان داخرێ؟ لەو بڕوایام ئێستا لە پشتی پەردەوە گفتوگۆی زۆر چڕ هەیە. دکتۆر ڕێبوار، باسی ئەو عەلیڕەزا ئەکبەری لە ناو بریتانیا چی دەگرێت؟ ڕاستە هاوکاری لەگەڵ بریتانیەکان کردو و لەگەڵ دەستگای هەواڵگیری کردووە، یانیش هەرتەنها تۆمەتێکە ئێران وەکو هەموو جارێک دەیەوێت تۆمەتی وا وەکوڵی بەو تۆمەتە خەڵک سزا بداتن؟ زۆر زەحمەتە ئێمە بزانین ئایا بڵین هەواڵگر بۆ یانە، بەڵام ئەگەر سەیری تۆماری ئێران پێیەوە پێش، هەروەها سەیری کاتی لە سێدارەدانی ئەکبەری بکەی لەگەڵ ڕوانین لە سیستمی دادوەری لە ئێراندا، بە تایبەتی ئەو بەندەی کە پێی لە سێدارە دراوە مفسدون فی الأرض، بەڕاستی ئێران هیچ بڕوایەکی پێ ناکرێت و هیچ خۆی زەڵەکرێ دەوڵەتی نییە. لەوەدا دیارە پرۆتێستەکانی ناو ئێران پەیوەندیان پێبە لەسەر ئەمە 2 ساڵیشە لە زینداندا بووە لە ئێران. دکتۆر دەمیز باسیکی تر بکەین، ئەویش لە هەواڵەکانە دوێنێ باستەوە دەکرا کە هاوڵاتێکی ئەمریکی باوکیش زیندانی کرا، بەڵام باوکی ئازاد کراوە بەهۆی تەندروستیەوە، بەڵام کوڕەکەی کە ئێستا لە زیندانەدا دیسان ئەوە بە ئاسڵ ئێرانیە دەستی کردووە بە مانگرتن. یعنی پرسیارەکە لەوەدایە ئێران قەت جێ لە فشاری نێونەتەوەی نادا بەو فشارە، جێ نادا بەو فشارانە. هێزی ئێران لە چیدایە لەو ڕۆوە؟ یعنی ئێران بەڕاستی گوێ بە هیچ ڕێزیێکی با بڵم هیچ ڕێزیێکی نییە بۆ قانون و نەریت و سیستمی نێودەوڵەتی. زۆرتر ئەوە دەکا کە خۆی دەیەوێ مەگەر بۆی نەکرێت. یعنی ئێران تۆمارێکی زۆر ناشرینی هەیە لە کوشتنی قاسم لەوە بۆ زۆر سەرکردەی ئێرانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوە، بەڵام کە ئەو هاوڵاتیە بڵین ئێرانیا مەلیشیە ئێسامانی گرتووە، دیارە دەیەوێت
بڵین ستیتمنتێکە وەکو بڵیت بەشێکە لە ناڕەزایی هاوسۆزیە لەگەڵ لە سێدارەدانی ئەکبەری و هەروەها ڕەنگە هاوسۆزیش بێت لەگەڵ پرۆتێستی ناو ئێران خۆیدا بە کوردەکەی ینی ئاگرەکە خۆشەکات کە دیارە هاوکاری ئێران نابێت لەم کاتا ئێران بەڕاستی لەژێر فشارێکی زۆر گەورایە و ینی گرفتێکی زۆر گەورەی هەم ناسنامە هەم شەرعەتی هەیە. دکتۆر ڕێبوار بینیت ڤیدیۆەکە پێش ئەوەی دەست بە وتێژەکەمان بکەین نازانم ڕەنگە لە کەناڵەکانی دیکەش بینی بێکە بورجی ئیڤلی پاریس نمایشێکی زۆر ئەوەیان کردووە دوێنێ شەو ئەویش دروشمی ژیان ئازادی و ڕاگررتنی لە سێدرەدان لە ئێران نمایش کرا. ئەگەر ئەوەت بینی بێ هەست بێت چی کرد؟ ینی ئەمە بیانی بە بۆ چوونی من هەرەوە نییە من ئەو پرۆتێستانش کە لە لەندەن دیومە پرۆتێستی ئێرانی کە هەمووی تێکەڵاوە ینی سروشتێکی زۆر جیاوازی هەیە لە هەموو ئەو پرۆتێستانەی کە من لە 40 ساڵی پێشودا لێرە دیومە ینی ئەم پرۆتێستانە ئەگەر بۆ جۆرە بڕوات ئەبێ بە سەکۆیەکی یەکگرتن لە نێوگەلان و نەتەوەکانی ئێراندا بۆ پێکهێنانی پلاتفۆرمێک بۆ نمونە ئەمە یەکەم جارە من بیبینم بەلوچی و کورد و تارانی و ئازەری و ئەحوازی عەرەب پێکەوە هەر هەمویان بە دروشمی خۆیانەوە دەست بگرن دژی ئێران. ئەوەی پاریسیش هەمان شتە ینی پرۆتێستی دەرەوەی ئێران خۆڕەنگە پەیوەندی بە لە سێدارەدانی ئەکبەریشەوە هەبێت وەکو بڵیت سزای ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا بدا. ینی ئەو پرۆتێستانە بۆ بە شتێکی زۆرتون بە بۆچوونی من ئێرانیان زۆر سەغڵەت کرد. باشە دکتۆر میدیاکانی بریتانیا ناوەندی فکری لە بریتانیا خەڵکی گشتی جەماوەر تا چەندێک فشار لەسەر حکوومەت دادرێن بۆ ئەوەی کردەوەیەک دژی ئێران بکاتن؟ ینی فشار بەردەوامە خۆ ڕەنگە پرۆتێستی سەرشەقامی ڕەوەندی ئێران و خەڵکی دیکەش کە پشتگیریانی دەکات بوو بێت بە جۆرێک لە فشار لەسەر دەسەڵاتی بەریتانیا و دەسەڵاتی ئەوروپاش. هەروەها ئەمە بەڕاستی ڕەنگە یەکەم جار بێت بەو جۆرە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێراندا بەلێشاو بێتە دەرەوە و وەکو بڵیت ئەو تەموو مژاوی نەهێژ لەوەدا کە ئێران چی دەکات. خۆ ڕەنگە پێشتر هاوڵاتێکی ساکاری بەریتانی نەیزانی بێت ئێران چکارەیە ئێران چ دەکات، بەڵام ئێستا بۆی دەرەکەوێت کە پۆلیسی مۆراڵ هەیە بۆی دەرەکەوێت سوپای پاسداران هەیە بۆی دەرەکەوێت کە ئێران هیچ ڕێزێکی نییە بۆ مرۆڤ و بۆ جێندەر و بۆ ژن و بۆ قانونی نێودەوڵەتی. ئەمانە هەموو پێکەوە فشارێک دروست دەکەن کە دەسەڵاتی بەریتانی بێ ئەوروپی بێ ئەمریشی نەبێ ئەمریشی بێ هیچ چارێکیان نییە دنیاوە نەبێت بەرچاوی بگرن. دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆلەر و شارەزا و چاودێری کاروبای ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن لەگەڵ دەنگی ئەمریکا بوو. زۆر سوپاس دکتۆر. سوپاس بۆ ئێوەش. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. بەری چەند ڕۆژان بریز هوشیار ئۆسۆی ئەندامێ پەرلەمانی تورکیا ji Partiya Demokrata Gelan HDP nûnerê Amedê mêvanê dengê Amerîka bû û hevkar Özlem Yasaka Feyvînek pêra saz kirbû. Li destpêkê ew jê pirsî ka hewlên girtina partiya wî gihane Kûderî ku ji sala 2021 were ew hewl her hene bitawana tîkeliyên wan bi partiya bi PKK ra û eger HDP were girtin wê çi çêbe?
براستی اف پرزگریکا کا پرگرنگه دبه کو هدپج آلی دادگاه بنگهین و ورگرتن مخابن لسر دادگاه قانون بنگهین گواشکا زیده هیا و پرانیا اندام وی دادگه جعالی حکومت و هاتین دست نشان کرن لترکیا دادوریه کا عجیب هیا جبر ویه که هرچند بریار جعالی دادگه و وردان ده هری داویه دا بریاره کا سیاسیه یا از دخوازم بیجم که اگر حکومت گرتنا هدپ نخوازه دادگاه بنگهین و بریار کاوها نده. اف هاول بری هالبجاتنين قشتينا لتركيا وقالك سازي وشارزاين سياسة دي بيجن كو جهاد بيرا اف وي ببا اصلا قالك مظن كو تايبت دبروكي دجي سروك اردوغان دا اري اف صدمن كو داخواز كرنا قرتنا بارتيا وان انها قرمه هرج سال 2015 ورده ام دبن گواشکا پرمزن داینه هف سروکن ما و پرلمانتاری ما گرتینه هر وها به صدان شاردارین ما و به هزاران کسندی وکو ریوبرین هدف دگرتی گهادانه وکو افهمو تیرانا که بری هل بجارتنا سروک اردوگان دخوازه هدف به تواهی بگره جبر کو بوان گرتنان و دست سرکرنان و زخت و زوره هدف نراوستا کو ببتا پارتیا کا سرکه یا گهارتنا لستکه اري هدبي تشي بلان جبو بجداريه ده هالبجارتن عندها هيا مع قي وانا نامزتك جبو سلوكاتي جي هيا از دوباره بکم هر جبری سال و نیوکی ام لبندین هف پیمانی ملت یا اپوزیسیون پیشنیاز مل برچاو بگره و بو نمزتکی هفبش دانستاندنان بکه لی ام گهشتین وی باوریه جبرکو وکو پارتیه کا سیاسی لترکیه بپرانی تینه گنه بار کرن و دبه ام بینه گرتن جبرویه که اپوزیسیون جی بسنور داری کاری دگل مدکه به پی ریدانا حکومته دیاره پیواجوها و گراندنا پیوندین انکری و شامی بناوریا روسیا پیش داده چه برسفه هدفی جهولک دوی آراسته ده چیه؟ حکومت ترکیه پیواجوها نورمالایز کردن پریوه دبه کو ترکیه هاو دده تکلیان خود دگل مصر و اسرائیل و امارات و سعودیه و نها دگل سوریا نورمال بکه ام هیوی دکین هزرا نورمال کرنا تکلیان دگل کردان دهندر و دروه بکه لی واهی دوی دمه که ام لبنده بمینین نورمال کرنا تکلیان دگل سوریا بوجه نیگرانیان جبرکو واشنطن و لندن و ولاتین دی پیشگیری ترکیه دوی واریدا ناکن اف باشک جه هف بیوینا هف کارما اوزلم یا ساقبو دگل هوشیار اوسوی اندام پارلمان ترکیه نوینری آمده جه پارتیا دموکراتا گلان هدف درجاهی هف بیوینی لسر مال پرو میدیا جواکیا بشی کردی دنگ امریکا وندکارن ببینن امرو بکن سوریا او حول بری هالبجارتنان تین کو گلک سازین سیاست بداخوازه لیبرونی راپورتك هاي جسوريا سبارد ما في روجنامه ورخستيالي خوشبونا نفنتوي هيومن رايت ووتش دي رابورت اخويا سالنا دي بيجاكو هسدي دي سالا 2022 عند 16 چالاگوانو خبرکار میدیا گرتنا سازین تکلیدارن روجنامه وانان لباکور روشلات سوريا دي بيجن كو او لقال ريفابريا خسر وهيزن او لكاريا وي هريمي ما في روجنامه وانان دي شوبينن روجنامه مافانجی دی بیرجن ناکوکین سیاسی دنبرا آلین سیاسیین کردان دال سوریه باندوری دیکن سر روشا روجنامه وانی بگشتی باندنی دنگ امریکا زانا عمر جقام شلو افراپورت گهاندیا روژا دشمێری خستنا ناودەوڵەتی هیومن رایتس وۆچ راپۆرا ساڵانەیە چاودێریە مافێ مرۆڤان لە سەرانسەری جیهانê بەلاف کرد. Di rapora cîhanî ya sala 2022 de û di beşê taybet yê Bakur û Rojhilatê Sûriyê de Human Rights Watch dibêje. Di dawiya tîrmeha 2022 de di navbera aloziyên Tirkiyê re qesedê herî kêm 16 çalekvan û xebatkarên medyayê girtin. Li gorî tora Sûriya mafê mirovan bi bihaneya sîxuriyê hatine girtin. Saziyên têkildarê rojnamegeriyê li Bakur û Rojhilatê Sûriyê dibêjin got ew li gel rêveberiya Xweser û hêzin ewlekariyê mafê rojnamevanan dişopînin. Endama Komîteya Rêvebir ya Yekîtiya Ragihandina Azad li Bakur û Rojhilatê Sûriyê canê xemgîn dibêje got piraniya kesên got hatine girtin
نروجنموانن او کارمند ریوبریا خوسرن و جبر پرسن نافخویی ین ریوبریا خوسر هاتنه گرتن هن کارمندین گردای سازین ریوبریا خوسر هبون که اوجی جبر کو سوچ کرنه جبر دوزن جدا این که تو تکلی اوان به خبات چاپمانی رتنیا لعالیه کیدن روجنموان دبیجنگو ناکوکیین سیاسی نافبرا آلیین سیاسی کردین سوریه باندوره لسر روشا روجنمگریه دیکه هنجاران جی جبر ناکوکیین سیاسیین دنابرا انا کسی و ریوبریا خوسر ده گرتنا چالکوان یان جی خباتکاری مدیای چیدبن لی او جی جبو دمک کیمه هجایا گوتنیا گود سالا 2022 ده سی روجنموان لباکور و روجلات سوریه جیانا خوش دستدان یک جبر ایریشن ترکیه یندن لسر دست شانه داعشه هر سال ریخستنا هیومن رایتس ووچ راپورک جیهانی بلاو دیکه تیده روشا مافی مروان لنیزی صد ولات جیهانه پارودک لباکور و روجلات سوریه تویگو روشا روجنمگریه دا آستک باشتر ده برانبری روشا سوریه لی شوپینر باور دکینگو جبر گف و ایریشن ترکیه هم جی جبر شری لدیجی داعشه اف گفن سرکنه لسر جیانا روجنموانان لباکور و رجلات سوریه لالیه کیدن ناکوکین سیاسی نافخواه ی کردین سوریه دبن سدمن آستنکرنا کاری روجنمگریه زانا عمر دنگ امریکا قامشلو نهاجي زانا عمر جي قامشلو راستو خب مرة زانا دم باشر من تخاص بزانين يعني اف آگاهين در رابورتا هيومن رايت ووش ده هاتين هالبت رابورتا ويا صالانه كو اف صالة بلاوه كريه بحثي صالة 2022 ديكا راستيا وين روشا لديجي روجنموان يعني وين بيشيلين لديجي روجنموانان لورتي كرن يعني بترا كيمترا تشد بيجي بله دم باش داخل جخوا د سرید او روش خرابترش روشا گو د راپورا هیومن رایتس ووچ دهاتیه دیار کرن د سال 2022 د راپوری جی دهاتا گوتن سی روجنموان جبر یک ایریشن ترکیه یک سر هاتا ارمانج کرن ل دورا دیریک جیانا خوش دست روجنموانه کی لالی کی دن د شر لدیجی شانه داعش د ایریشا گرتیگاه صناعه د روجنموانه کی لوی دری جیانا خوب سگوانه کی به دربه کی سگوانه کی داعش جیانا خوش دست لدیرا زوریجی کارمنده که اوفیسا راگاندن ل انجمنا سیویل یا دیرا زوری جبر شانه داعش هاتا ارمانج کرن جیانا خوش دست وکی دن د وک د نیوه سال 2022 ده جبر گرتنه که برفره رقای هن کس دیویژن او کسی هاتنه گرتن روجنموانن پرسامه جبو یکیتیا راگهادنه آزاد او کسی لرقای هاتنه گرتن بتایبتی گلو او روجنموانن روشا وان چیه وان برسف دا دیویژن او لگوری ریوبریا خوستر کارمندن دستگهن ریوبریا خوسترن جبر سدمن جدا هاتنه گرتن نجبرگو کاری روجنمگریه دیکن لی یا حری گو د بال نهاتی سر کشاندن د هندری راپورا هیومن رایتس ووچ ده ناکوکین سیاسی نافخوی کردی سوریه دبن سدما آستنکرنه بله یعنی اویا د باندوره که پرنینی لسر کاری روجنمگری باشا پیشیلین لدیجی روجنموانا و تندیا لدیجی روجنموانا جالی کاربدستی لوی هریمی و هبون یانا ل 2022 هاتن تو مارکرین یانا جخوا لگوری شوپاندنه هنک دستگاه دنجی ویرو شد شوپینن 16 بویر چه بونه پرانی اوان بویران گریدایی بویرین آستنکرنا کشاندنا دمین بویرین تقینا و ایریشانده درخنین لحسده و لحیزن او لکاریا هندرین تکرنگو یک جه د ایریشا گرتیگاه صناعت روجنموانان آستنکرن گو نگهجن دایرک دورین بویری راست راست و هیز سوله دموکراتیک جیویار برسویده ده دویجاگو جبر مثلا او لکاری نکاریبون روجنموانا بهتر نزیک بکن لادن دماغو تقینه کرود ده روجنموان تینا آستنکرن زیدن نکارن بکیجن جی بویری راست راست لی جبر ناکوکی سیاسی هن کنالین بسر انا کسی ده بله چه بیجن او کانال چه بیجن هن كانال بسر انجمن اجتماعيه كردي گوش هريما كردستان عراقي تينا وشاندن اوانا دستوري خو لگر ریوبریا خوستر نگرتنه و کارمن دینوان انو چگهانی وان لوی دوری تینا گرتن
جبرگو او دستورا کار نگرتنه شوپینر دیویژن اویا جبرگو لهریما کردستان عراقی تلویزیونا بسر ریبریا خوستر د وکرونای نای دستور نای داین گرور کار کی لورجی گاوه کی بویرنگی ددن چه تلویزیونا کی نزیکی انا کسی قد اخذك الفيدري باش زانا جداهيا دنبرا روشا آزادیان لهریم الكردان و سوریا بگشتی چاوایا جخوا سوري هاتيه دابشكرن دنافرا سي دوري لغوري دستلادار و هيز كنترولي ريفيريا خوسر دوري روباكور رجلات سوريا بريفا دبا كنترول دكا لوي دري بن بيكرين انغو استنكرنا روشا روجنامگري د استكي بير نظم د برانبري دوري جي كنترولا جروبين چكداري بسر تركيا دوري گوش علي تركيا د لور فاندن هي كشتن هي زندان كرنا به سروبر هي لتشوارين ريتما سوريا جي اف وك ندوري دوري نجير كنترول تركيا دنا لو دري بن بيكرون وبتشعبكرن بسر وبر وبدادجه بر و هجر ام برامبر بكم بن بيكرين يقول دورا ريبريا خوسر تشيدرن بيتري خو لسردو استانيك اسيكرنا جاندنا اگاهيانه ادن دملي خوي زاغوني دي جو زمينا زاغوني يا جو جيانا روجنامگري ريبريا خوسر لدوري ريبريا خوسر بريفا ببا بريكو بيك هي نهاتيه چسپاندن بله زان عمر په امر د امریکا لقامش لو راستو خو مره بوګل کې سپاس لا كاتك دا أمريكا أم حفتا بيروري وريز قرتن للرابري ما فمدني كان مارتن لوثر كينج دا كان سرق جو بايدن روبرو لكولينيوا دب توابو أو بزان ريتن آية بشويشي نا قانوني ما ملي لقل بلغنامين هني كاني كردويانا هردو بارتي سريكا كوماري وديمقراطا كان هاوران لسر أويكا لكولينيوا بردوان بكري لسر أو بابتا بيوستا سەردانێکی ئاست بەرزی بۆ ئەتلانتا بۆ گێڕانی بۆنەی کە لە پووری مارتن لوثر کینگ جونیەر سەنگی لەسەر ڕاگەیاندنێکی نوێ لا نەدا بۆ لێکۆڵینەوە لەلایەن ڕاوێژکارێکی تایبەت سەبارەت بە چۆنیەتی سەر و سەوداکردنی سەرۆک بایدن لەگەڵ بەڵگەنامە نهێنیەکاندا 6 پەڕە لە بەڵگەنامەی نهێنی بەم دواییانە لە کتێبخانەیەکی تایبەتی سەرۆک بایدن دۆزرانەوە هەروەها چەندانی دیکەش لە نێو ماڵەکەیدا لە وەلمنگتن لە شتانی دێڵەوەر و هەروەها لە سنتەری پێن بایدن لە واشنگتن ڕەوشەکە بەراورد کراوە بە دۆزینەوەی پتر لە 300 بەڵگەنامە کە هەندێکیان نیشانەی ئەو پەڕی نهێنیان لەسەر بوو لە نێوماڵی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشوو لە مارالاگۆ لە فلۆریدا دۆزرانەوە ڕاوێژکاری دیاری کراوە کە لێکۆڵینەوە لەو بابەتە بکات هاوکاتی ئەوەی ئادەم شیف نوێنەری دیموکرات ئاماژەی بە جیاوازی سەرەکی لەگەڵ کەیسەکەی ترامپدا کرد هاوکات ئادەم شیف بە بەرنامەی This Week کەناڵی ABC گوت کە لێکۆڵینەوە لە بایدن گونجاوە من دەمەوێت بزانم کە ئایا ئەو بەڵگەنامانە چی بوون ئایا ئاشکراکردنیان هیچ مەترسیان هەبوو و ئایا زیانەکانی ئاشکراکردنیان چی دەبن کۆشکی سپی دەڵێت ئەو هاوکاری لەگەڵ لێکۆڵەرەواندا دەکات ئەوانەی هەوڵ دەدەن تێبگەن کە ئەگەر هیچ مەبەستێکی شکاندنی یاسا هەبوو بێت یان تەنها مەسەلەکە کەم تەرخەمی بووە هەروەها لە کەناڵی ABC سەنەتۆری کۆماری دۆن بیکن تشکی خستە سەر شیانی مەترسیەکان لەسەر هەر کەسێک بەبێ گوێدان بەوەی کە سەر بە چ پارتێکە بەهۆی خراپی مامەڵەکردنی لەگەڵ زانیاریە هەستیارەکان هەبوونی زانیاری نهێنی لە نێوگەراجەکەتدا یان لە شوێنی حەوانەوەدا یان لە ناوچەیەکە هاوڵاتیانی چینی دەستیان پێدا ڕابگات ئەوە کارێکی هەڵەیە و نابێت ئێمە تەنها پەنجەی تاوان بۆ لایەنەکەی دیکە درێژ بکەین ئەوە زیاتر دەبێتە تاوانێک لەوەی پێشێلکردنی ئاسایش بێت ئەگەر سەرۆک بایدن بە مەبەست ئەو بەڵگەنامە نهێنیانی بە بێ ڕێگە پێدان لا بردبێت و هەڵی گرتبن لە بەرنامەی میت دە پرس لە کەناڵی NBC ڕۆد ڕۆسینستاین جێگیری پێشووی وەزارەتی دادی ئەمریکا ڕوونی کردەوە کە ئایا دەبێت چاوەڕوانی چی لەم پرۆسە یاساییە بکرێت دەبێت ڕاوێژکارە تایبەتەکە ڕاستیەکان و یاساکە هەڵبسەنگێنێت و سەرنج بداتە سەر سیاسەتەکانی وەزارەتی داد و ڕاستپاردەیەک بۆ وەزیری داد بکات سەبارەت بۆەوەی کە ئایا ڕێگە بە لێپێچینەوەی یاسایی دەدرێت یاخودنا سەنەتۆری دیموکرات ڕافایل وارنۆک ئەوەی لە پشی هەفتەی ڕابردوودا شان بەشانی سەرۆک جۆ بایدن لە جۆرجیا ڕاوەستا بوو بە کەناڵی ABC گوت کە لە یەک شت دڵنیایە
هیچ کەس لە سەروی یاساوە نییە. من خۆشحاڵم بەوەی کە دەبینم وەزارەتی داد وا کاری خۆی ئەنجام دەدات و دەوێت ئەو کارە بەڕێوە بچێت. لای خۆیەوە لە ئەنجومەنی نوێنەران کۆمیتەی سەرپەرشتیکردن و لێپێچینەوە ئەوەی لەلایەن کۆماریەکانەوە بەڕێوە دەبرێت دەیەوێت کۆشکی سپی لیستی ناوی میوانان بۆ نیشتنگەی سەرۆک بایدن پێشکەش بکات، هەروەها بەڵگەنامەکان و پەیوەندیکردنەکانی پەیوەستن بەو شوێنانەی پشکنینیان تێدا کرابوو. بۆ ڤێرۆنیکا بالدێرس ئەگلیسیاس سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. جڤینا ساڵانەیە فۆرما ئابووریە جیهانی دوشەمێ لە داڤۆس سویسرایە دەست پێ کرد. ژێر دریشمی هەفکاری دی جیهانێک دابەشبوویدا یان پارچەبوویدا جڤین دێ لەسەر مژارین وەکە کێشەیەن جۆگرافیا ئابووری، گەشەپێدانە ئابووری، لاواز و کریزا ژینگەهێ بە جڤینا یەکەم پشتی 2 ساڵان دێگریگیە دەینە سەر پێش مژاران کریزا ئەنەرجیە و خواردنی هەڵاوسانە بلندە ئابووری وەرارە لەسەرخوا و دەینێن دراویên bilind بەریکانیا پێشەسازیê دابڕîna civakan û xeterên jîopolîtîk civîn dê heta bîstî vê mehê jî her berdewam be. Volodymyr Zelenskî serokê Ukrayna li kotayî salî rabirdu de yasayekî muştûmrawî wajo kir ke çavdêrî hikûmet li ser mîdyakanê Ukrayna firawantir dekatin. Yasa nûyeka bûye bi emancî rexnegiran ke bi sansor navî debin. Hema berî sersala nû, serokê Ukraynayê Volodymyr Zelenskî bernivîseka qanûnê îmza kir ku hêza hikûmetê berfireh dike bû rêkopêkkirina gelek dezgehê medyayê yên wî welatî ku televîzyon û înternet jî di nav dane. Lê hinek rexnegir wê yekê wek hewildana sansorê dibînin. Em bawer dikin ku pêşnama qanûn hewildaneke ku kontroleke hêşta hişiktiriya hikûmetê li ser herekîna azad ya agehdariyê saz bike. Yek ji bendên qanûnê hêzî dide Konseya Weşanê ya Ukraynayê ku destûrê bide kompaniyên medyayê ka wî welatê weşanê bikin an jî wan red bike. Em bawer nakin ku çarçoweya ku ji aliyê vê qanûnê ve hatî pêşniyarkirin ew e ku çavdêrek neteweyî ya bi tevahî serbixwe ye. Ricardo Godres bi berdewamî nîgeraniya xwe diyar kir li ser berfirehkirina qanûnê ya şiyanên Konseya Weşanê ji bo sepandina qedexe û cezayên peran heta girtina dezgehên weşanê bê vekhûlina dadverî ya serbixwe. Di nav aliyên serekeyên ku ji bo qanûnên medyayê bêngehînin serxwebûna siyasiya çavdêriya medya neteweyî ye. Em dixwazin ku di vê rewşê de çavdêr serbixwe be. Lê karbidestên hikûmetê berevaniya qanûna nû kirin û gotin ku heta niha dezgehên ragihandinê her tiştê ku ew dixwazin weşandine. Di nawan de propagandaya alîgiriya Rûsyayê jî. Çavdêrê Ukraynayê di piraniya hebûna xwe de bi tevahî bêhêz bûye. Hûn dikarin wê li ser mînaka kanalên televîzyonê yên alîgirên Rûsyayê bibînin ku tu kesî nikarîbû tiştekî li ser wan bike. Hêza çavdêriyê pir kêm bû. Berfirehkirina hêza çavdêriyê gelek pêwîst e ji bo gerantîkirina serxwebûnê. Natalya Ligachova, seroka Detector Media, qebûl dike ku konsey belkî alîgirê serokatiyê be. Lê di heman demê de dibêje ku di qanûna nû de hinek çaksaziyên pêwîst jî hene. Cûreya herê dawî ya qanûnê bi awayekî berbiçav nerin bûye. Berê her blogerek ku tiştek li ser internetê diweşand, an jî kanalek YouTubeê, an jî Facebookê, Instagram yan TikTok heba, dikaribû bikeve bin rênimayên nû. Ev hate guhertin û ev e giring e. Karbidestên hikûmetê dibêjin qanûna çaksaziya medyayê tenê çend jî yek qanûnan ku Ukraynayê vê dawiyê pejrandiye. û ew hemû beşek ji hewildanan ku bibe mafdar ji bo endamtiya Yekîtiya Ewropayê. Raporta Oleksî Kolenko, Cetozel, dengê Amerîka. û nêzîkî 100 serbazên Ukraynî gihiştine Frotsel li wîlata Oklahoma ya Amerîkî da ku dest bi perwerdeyê li ser sîstema berevaniya mûşekan ya Patriot bikin. Ev pêngaveke keyf nêzîkî bi destxistina parastina dijî êrişên mûşekên Rûsî dikin.
افچند بهن اوکراینیا داخوازا وی سیستمی یه بروانیا موشکان یا پاتروت ین جه ارد و جه اسمان جه امریکا دکه هتاکو بکاره با بروانی جه ایریشن بالافر موشک جگمیان و موشک بالستیکن روسی بکه دسردان خواه داوی دا لکانونا دوما پار جبو امریکا سروکی اوکراینی ولادیمیر زلنسکی گوت کو سیستم دی پیشکتنا گرینگ بکا ده خورد کرنا بروانیا کیف دا لدجی ایریشن روسیا و دگل کو نائزانی شردی کنگی لأوکرانیا بداوی ورا ریخستیا کو بخش لروش آوای اوکرانیا بناوی لویف نایتس جه سال 2014 ورا کار دکه جبو آلیکاریه بدا نوجن کرنا آواهین دیروکی ین کون و ین کو راستی زیانی بونا جبر کارین چکداری بڕێک دار و ئاگرێکی خۆش و منجەڵی گەورەی ئاو بەواتای دروستکردنی سەقفێکی نوێ دێت ئەم جارە بۆ کڵێسایەکی نوێی ئۆکرانیا پارچە تەختە تەنکەکان لەگەڵ تێکەڵەکەدا دەکڵێندێت بۆ ئەوەی ببنە دژە ئاو ئەمەش دەبنە پێکهاتەی سەقفەکە جارێکیان باپیرم فێری کردم کە بەهای هەر خشتێکی سەربان بە هێندی بەهاینانێکە ئێدی 22,000 خشمان بۆ سەربانی کڵێساکە هەیە سەرڕای جەنگەکە هەموو مانجێک کارداران دەروون ناسان و ڕۆژنامەوانان و خوێندکاران و مامۆستایان و تەلارسازان و پیشەی دی لە ناوچەکانی دەرەوەی شاری لڤیف کۆ دەبنەوە بۆ ڕزگارکردنی ئەم کڵێسایە کە لە تەختە دروست کراوە لە ساڵی 2013دا ئەندری ساریۆک لەگەڵ هاوڕێکانیدا هەوڵی ڕزگارکردنی کڵێساکە دەدەن. حەزم لە سەرکەوتنە بەسەر زەنگۆڵەی کڵێساکەدا و ڕوانین لە دیمەنەکان. دوای چەند ڕۆژێک لە تەواوبوونی کڵێساکە دووکەڵێکی ڕەش دەبینە موشەکەکانی رووسیا بوو دابووی بە دەستگای وزەدا کە تەنها 10 کیلۆمەتر لە کڵێساکەەوە دوور بوو. گروپی خۆبەخشی سالیۆگلیڤ نایتس لە سای 2014دا دەستیان بە یارمەتیدانی هێزە چەکدارەکانی ئۆکرانیا کردووە لە ڕووی دابینکردنی دووربینی حراری و وێزگەی کەش و هەوا و فڕۆکەی بێفرۆکەوان و هەندێک جار نادنی ئۆتۆمبیلیش بۆ بەرەکانی پێشەوەی شار. لە ڕابردوو یەکەم ئەزمموی لە سای 1990دا بووە کاتێ چادرگە و کیسەخەویان بۆ خوێندکارانی ناڕازی کیف دابین کردووە لە سەردەمی سۆڤێتدا کە ئێستا ئەو شوێنە بە گۆڕەپانی سربەخۆیی ناستاوە. ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان هانی شوێنکەوتەکانی دەدات کا کۆمەک بۆ چاکردنەوەی دووربینێکی وێنەگرتنی شەو کۆبکەنەوە. کاتێک سەربازەکان لە کاتژمێر 5 بەیانیدا پەیوەندیت پێوە دەکەن و دەڵێن دەزانی ویستیان لە شەودا دزە بکەنە نێومانەوە و پێمانزانی ئەگەر ئەوە نەبووایە هەر 12مان کوژرا بووین لەبەرەوەی لەوە دەگەیت کە هەوڵەکانمان لە جێی خۆیەتی. لە کیسەخەوەوە بۆ ئامێری وێنەگرتنی حراری هەرچیەکی دی پێویست بێت سالیوک دەڵێت کار دەکەم بۆ گەیاندنی بە جەنگاوەرە ئۆکرانیەکانی هێڵی پێشەوەی شەڕەکە تاوکو ئەو جەنگە بەردەوام بێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی ئۆمێلیا ناشچادڵیاک لە شاری لڤیف لە ئۆکرانیاوە. لە گۆڕا ژمارن وەزارەتا کشتتوکاڵ یا هەرێما کوردستانە عێراقی ئەو هێکن کو لە کوردستانی بەرهەم تێنە بەرهەم ئینان ژێ داخوازە خەڵکی زیدەتر دبن و نیڤک جوان یعنی 5 جوان ژووی بەرهەمی هێکا لە دەڤەرین دیەن عێراقێتێن فرۆتن. راپۆرتا فەرحان هەورامانی. لە هەرێمی کوردستاندا 33 پرۆژەی بەرهەمێنانی هێلکە هەن کە توانای بەرهەمێنانی ڕۆژانەیان 14,000 کارتۆنە. ئەمە لە کاتێکدایە پێویستی ناوخۆ 7,000 کارتۆنە ڕۆژانە. ئێرە کێڵگەی پەلەوەری سیروانە لە هەڵەبجە لە ڕۆژێکدا نزیکەی 100,000 هێلکە بەرهەم دێنێت کە پرۆژەکەی هێشتا لە قۆناغی سەرەتادایە. ئێمە بۆ ماوەی 2 ساڵە و بەردەوامیش لەم پرۆژەیەکەین ئەوە بۆ ماوەی مانگیەکە دەستمان کردو بە ئینتاج بەرهەمێنان. لە ماوەیە مانگەیە ئێمە ڕۆژانە نزیکی 100,000 هێلکەمانە بێت بۆ بازاڕەکانی کوردستان. ئێستا لە سەدادەی پرۆژەکەمان کەوتۆتە کار هەردوو مانگجاری لە سەدادەی ترەکەوێتە بەرهەمێنان. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئاماژە بەوە دەکەن بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان لە 150 لە پێویستی ناوخۆ زیاترە
ساڵانە 990 میلیۆن و 800 هزار هێلکە هەناردەی دەرەوە دەکرێت. بەپێی ئەو ئامارانەی لە بەردەستایە خۆشبەختانە هەرێمی کوردستان گەشتۆتە ئاستێک کە لە ئیکتیفای ذاتی یا لە ئیکتیفای ناوخۆیی هەرێمی کوردستان بەرهەمی هێلکە زیاترە و بەشێک لەو بەرهەمە هەناردەی شارەکانی تری عێراق ئەکرێت. پێداویستی کەڵگە پەلەوەریەکان لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرێت. ئەو کات پێداویستە سوتەمەنیەکانیش خۆیان دابینی دەکەن. ئەمە ژوای کردووە نرخی هێلکە جێگیر نەبێت. نرخی هێلکە وەک بۆرسەی عالەمیە. نرخی هێلکە با بڵێن ئێمە هێلکە نەتیجەکەیە کە دەرەچێت دوا بەرهەمە. پێش ئەوە چەند هۆکارێک هەیە کە ئەچێت ئەوەی کە هێلکەکە دروستکە. یەکەمیان کە لە سایە هەشتای با بڵێن مەصرفی هێلکەکەیە کۆستی هێلکەکەیە علەفە ئالیکە. ئێستا حالیان ئالیک لە سای 25 بۆ 30 چۆتە سەر لەم دقەیە باشە بە دۆلار کە بیکەی بە دینار کە هێلکە بە دینار ئەفرۆشرێت لە سای 20 تریشی بۆ ئیزافە بکە و ئەمە وەکو کارگەیشی تر نیت کە بتوانین ئینتاج ڕاگرین مریشکە و هێلکەکە هەر ئەکات هەر ئەبێ ئالیکەکەی پێبێن ناتوانین ئینتاج کەمکەینەوە لەگەڵ ئەوە بۆیە ئێستا حالیان ئەم دقەیە فەرقێک چۆتە سەر کارتۆنێک هێلکە یعنی لە چاو مانگێک لەمەوە پێشە هەموو تەبەقێکەکە 500 دیناری چۆتە سەر. بەپێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ئێستا وزەی بەرهەمێنانی هێلکە 2 ملیار و 918 میلیۆن و 577 هزار و 100 هێلکەیە. ڕۆژانە و لە هەرێمی کوردستاندا 2 ملیۆن و 520 هزار هێلکە لە پێویستی ناوخۆ زیاتر و بەشێکی ئاراستەی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لە پەرستگەها لاڵش دارەکە پیرۆسە دەبێژنێ داران مرازە دەمێک و ئێزدی سەردانا لاڵشە دیکن دەچن جەمووی داری دوعاین خوا دکن و مرازین خوا ji Xwedê dixwazin ji wî cihî peyanê dengê Amerîka Kawa Umer Efraport amade kiriye. Dara miraza dikevîte pirzgeha lalişa Nûranî. Ev dare gelek ya kevnare û her êzdiyekê seredana laliş biketin pêdiviye li ser vê darê lava biketin û di gelda perokekî biçeqê darê ve girê detin û dara miraza ji corê dare beroyê ye. ber lalişêne ev dara miraza ye heçî tiştekî li dilê wî debêt tê xwara ew dike tê dixwazê و ئیشەلە هەچی تشتێکی خۆخواست هەموو لێ دەبەیە کرد وەرەکی گەلێکی خۆشە وەکەم شعورێم وەکی ئەمیاتامێ پەیوام وەکی حەقەقی کە ساتم هەکەم دواژی نەکردن وەکی کە هەموو دلێم دەهاتەوە کرد گەلێک زلامت بەلا لە شاخۆ مرتاحل وەکی مالەکە زلامە مال و کەس و کارێت مە وڵاتی مە ئیشەڵا ڕیپاراسی بێت هاتمە فێرێک و ئەسنەفسیان داکو مرتاحم توزانی هەر کەس و بچێت بۆ وی جێ باوەری پێی تو بڕێکا ئەو جێتە باوەری پێی بڕێکاوی تو بگەهە نیەتەکە سافی مرازێتە حاصل بن نفسیەتا تا ئارام بتن ئەش بەرڤێکی هاتی Dê ayînê êzdiyan da nebtinê dara miraza ya pîroz e gişt dar û siruşt pîrozin ewan baweriyeka mezin bi keskatî û rojê û avê û axê heye demê beramber vê darê rawestîtin ew du'a biketin û bêguman zorbey ew kesên têne cemdara miraza ew lava dikin vegerne şengalê û êmnahî û pêkvejiyan vegerît. Ya Xwedê tu vê dinyayê xweşkey tu xelkê dûrî belayekey taybet xelkê me şengarê bi zifir te mala xwe êzdî jî bila çekê te nabên bes lewma wextê têne lalişê bixwe gelek daxwaza dikin gelek mirazeyîne êk ji wan jî ev dara miraza ye وقتێک بێتە vê derê bête vîciyê pîroz bête lalişê bi rastî hemû tiştê laşî pîroza ava wê pîroza axa wê bayê wê û darê wê ev dare jî dara miraza dareke pîroza Girêdana parçeka perokî bi çeqê darê ve li gelek mezargeh û nîşanên êzdiyan ev diyar de heye ku darekê helbijêrin û pîroz zanin umêd û xweziyên xwe li cem wê darê dikene du'a ji bo Xwedê lê dara miraza wekû pîroztirîn dar hête hejmartin. Kawa Umer dengê Amerîka pirzgeha Laliş.
بهيفيا كو هيفي داخوازن وقالي تماشوان كورت كونكشن بجهورن انها خاطرش دو خوازن حتى برنامج صباحي ديجيني ايك جاركدي اما داخل الشموي وتوايا كارمندن بشي كردي دنجي امريكا هيفيا خوشي وشادي جورا ديكنو خدا حافظ